ئەوە تا بۆی نردوم وایە؟ ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا ها؟ مودەیەکە ناتبینین لەگەڵ مامۆستا عادل عەزەتە هۆکار سەبەب لەگەڵ مامۆستا عادل عیززەتە؟ ئارە وەڵا هەر زۆر پێمان ناخۆشە بەزدی واللهی قوربانگیان طبعا ئەم ئێوارەیە لە پشت منەوە نوێژی کرد و هەتا الله وەکبەر باوەسە بۆ دەنگ ناکەی کاکە هەتا ئێستاش بەیەکەوە بووین مامۆستا هاتبوو سەری لێدام وێنەیەکیشمان بەیەکەوە گەر بزانم ئەو برایە بۆ مەنێرێت چکە ئەو برایە گرتی ئەگەر هین بێ ئێسا وێنەکەشتان بۆڵێنەوە ئارە وەڵا بەس وەڵا مامۆستا گلەی بێخێر ڤیدیۆیە بکەن داینن برای ئێمە براین وەڵا ئەوەنە بەیەکەوە وێنە و ڤیدۆمان هەیە بەخوا مودەیە زۆرە مامۆستا نە ڤیدۆتانە بینین نە شتێ کاکە دڵمان پێتان نەکرێتەوە ورە یاخوا سەربەرز بن برام شیرینەکەم وەڵاهی هیچ لە ئەوە تا بۆی نردوم ئەها برای شیرینم ئەوە تا بۆی نردوم وایە؟ ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا ئەوە تا بۆی نردوم سەعات چەناها سەعاتەکەی 11:25 دقەیە بۆی نردوم بۆ ئەوەی بزانیت ینی ئەوت خی گەورە پایدارتانکە مامۆستا عادل چۆن پێیەکە نییە جەوی باشە دانا جەوی باشە ئەوە ئارە وڵا تخوا مامۆستا ڕسمە داگرە دوایان بەخوا گلەیت لێکم واللهی مامۆستا ڕەنگە خۆی دایگرێ بەڕاستی ئیتر ئەوەتانێ توش دایگرە ئەگەر لە ستۆری بڵێن ستۆری تیکتۆکەکەشت بێر دایگرە بۆی تۆزە سکرینی بکەین لای خۆمانەوە تا براشینەکەم تا ئەی بینێ مامۆستا گیان خی گەورە پایدارتانکە ئینشەڵا ئەی دەنگ باس مامۆستا نەگەڕاوەتەوە سەر مینبەر من لەگەڵ هیچ مامۆسایەکە کێشەم نییە قوربانگیان باوەڕەتە بێت یعنی هەر مامۆسایەکی ژناوم بێنێت بەڕاستی خۆی ناشری نەکات چکە بەڕاستی من مامۆساکان بە برای خۆم ئەزانم ڕێزیان لێگرم هیچ مامۆستایەک یعنی نە لەگەڵ مامۆسا هەڵۆیە کێشەم هەیە نە لەگەڵ مامۆسا عادلە نە لەگەڵ مامۆسا مەحەمەدە لەگەڵ هیچ مامۆسایەکە من لە ماڵی خۆمەوە خزمەت ئەەکەم لە هەر شوێنێکیش بیان بینم ڕێزیان لێ ئەگرم ئەگەر مامۆسایەکیش باسم بکات تعلیقم لێ بە ڕەخنەم لێ بگرێت بەڕاستی غەدر ئەکات چونکە بەڕاستی من ئەوەنە دوور نیم هەمووشیان ڕقەمی منیان لایە نزیکن لە منەوە هیچ پێویست ناکە ئەگە نەسیحەتی منێوێ بابێ لە نزیکەوە نەسیحەتم بکات نەک لەم لاولا تعلیقم لێ بدات و باسم بکات و یان لە لای خەڵک ناوم بزڕێنێ بۆیە من ڕێز و حرمەتم بۆ هەر هەمویان هەیە مامۆستاکان برای منن من دوعای خێر بۆ هەر هەمویانەکەم هەر مامۆسایەک لەسەر حەقە خوای گەورە سەرکەوتوویکە هەر مامۆسایەکیش حەقەکەی پێنەگەیشتووە خوای گەورە هیدایەتی با یارمەتی با چونکە ئەویش نیەتی خێری هەیە بەڵام ڕەنگە بە غەڵەت حاڵی کرابێت وڵا ڕاستەی خی گەورە پایدارتانکە ئینشاءڵڵا و بەس مامۆستا وەک بزانی وتاروشتیە لە مزگەوت وتارەدا مامۆستا عادل بەڵێ 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 قوربانگیان زۆر دەمێکە لە چەمچەماڵ وتارەدا الحەمدولیلا مەبەستم وتاری جومعانە نەک ئاسرانی ڕەمەزان نانە بەڵێ بەڵێ وتاری جومعانەدا قوربانگیان هەنگەوەتی لە ئەوروپا گەڕاوەتەوە وتاری خۆی هەیە و بەردەوامیش